چەند ڕۆژێکی تر ئەسپەکان نەبا بەڕاستی من ئاسایشی لێ ئاگادارەکەمەوە سیارێنین و ئەسپەکانە بین. خات و ئاوات ئاگاداری کردینەوە لەسەر ئەم بابەتە ئەگەر فەرمی تێرە خات و ئاوات چەند ڕۆژە لێرە و هاتشۆکەیت و ئەم ئەسپانە بینی؟ تقریبا هەفتەیەک زیاترە و لە بارانە زۆرەکەیە کە بێرێ هاتم هەشتی بەیانی بوو لێ بوون. شەوێکیش دوای ئەوە هاتم تقریبا سعات 11 شەو بوو لە کیسەکانیان نەدڕان ئەم کیسە خۆڵانەیە نەدڕان نانیان نەخوارد و بارانە زۆر و سەرما زۆرەکەش لێ هەفتە زیاترە یانی تقریبا هەفتە بۆ 10 ڕۆژ زیاترە. ئەوە کە بینی بێتانی چییە بوو ئەمە؟ کاتی بەفرەکەش لێرە بوون و بەڕاستی من نازانمی کێ چکە من پرسیاریشم کرد لەم گەڕەکانە وتیان نازانینی کێ بەزەوەم پێ ناخۆشەکە بەسەر جادەیە ئەڕۆنەوە جەنابیش دەزانی کە ئێرە سەیرانگەیە و خەڵگێت و ئەڕوا و سیارە بە سەریعیەوە ڕوا تا سەشتی لێ نییە لەم ناوە ینی من لەوا ترسم کە بە سیارەکەون یان شتێک بێیان لە برسایان خواردنی بۆ گەن بخۆن پیس بخۆنیان خاوەنەکەی هەر کەسێک بێ داوای لێکەم کە بێت ئەو ئەسپانە بەرێت ئیتر چەند ڕۆژێکی تر ئەسپەکان نەبا بەڕاستی من ئاسایشی لێ ئاگادارەکەمەوە سیارێنین و ئەسپەکانە بین. یعنی هیچ حەلێکی تر نییە چکە بێ ئەوەی کە ئەسب بەخێوەکە ئەبێت بزانێت کە بەخێوکردنی ئەسب چێ دیارە ئەم تەنها بۆ جوانیە کڕیەتی و خۆشی ئاگای لێ نییەوە مەزرعەکەشی دیارە دەرگاوشتی بەڕەڵایە بۆیەوە ئەسپەکان هاتوونەتە دەرەوە. دەستەکانە خۆش